یاریەکانی خولی پلەیەکی کوردستان پێی نایە قۆناغی دووەم و لە یەکەم ڕوبەڕووبوونەوەی ئەو قۆناغەدا یانەی بابان گۆڵبارانی برادۆستی کرد. دوای تەواوبوونی قۆناغی یەکەم و وەستانی خولەکانی کوردستان یاریەکانی قۆناغی دووەم دەستی پێکردەوە و لەو چوارچێوەیەشدا لەسەر یاریگای چیایانەی برادۆست بووە میوانیانەی بابان. تایم یەکەم دەستی پێکرد و بابانی خاوەن یاریگا باشتر یاریگای کۆنتڕۆڵ کردبوو، بەڵام هێرشەکانی تا سێ خولەک پێش کۆتایی هاتنی تایمەکە بێئەنجام بوو. کاتێک بە دوو گۆڵی سوهراب ئەدیب و عەبدوڵا کرمانج توانیان ئەو تایمە بەو دوو گۆڵە کۆتایی پێ بهێنن. لاگەڵ دەستپێکردنەوەی تایمی دووەم و لاخولەکی پەنجا یانەی بابان لە ڕێگەی سوهراب ئەدیبەوە جارێکی دیکە گۆڵی برادۆستیان هەژاند و ئەنجامەکەیان کردە سێهێندا. مانۆڕی گۆڵەکانی بابان بەردەوامی هەبوو، جارێکی دیکە لاخولەکی 61 عەبدوڵا کرمانج گۆڵی دووەمی خۆی و چوارەمی بابانی تۆمار کرد. برادۆست بە تەواوی یاریگایان پێشکەشی بابان کردبوو. خولەکی 73 دژوار عومەر گۆڵی پێنجەمی بۆ بابانیەکان تۆمار کرد. لە کۆتاییدا یاری بە 5 گۆڵی بێوەڵام بۆ بابانیەکان کۆتایی هات. ئەمە قۆناغی یەکەم تەواو بوو. بەڕاستی قۆناغی دووەم گۆڕانکاریی باشمان کرد لە تیپەکە، ئەو شوێنانەی نەقسمانە بوو، کۆمەڵێک گۆڕانکاریمان کرد بە یاریزانی باشتر و ئەو یاریزانانی کە خۆمان چونکە سەرەتای ئێمە تیپەکەمان وەرگرت یاریزانی دڵخوازی ئێمە نەبوون و ئێمە تیپەکەمان ئامادە نەکرد. بەس جەولەی دووەم تیپەکە بەپێی توانە گۆڕانکاریمان کرد. سوپاس بەخۆ نەتیجەکەیمان بینی، ئەوەی ئەمڕۆ یاریزانەکانمان وت ئەوەی ئەم ماوەیە ئیشمان لەسەر کرد گۆڵکردن و سوپاس بەخوای گەورە توانیمان ئەنجامێکی باش و بە ئاس و بە ئەنجامیش یارەکە بەرینەوە و مەبەستمان بوو گۆڵکەین کە کێشەی گەورەی ئێمە لە زۆربەی یارەکانی قۆناغی یەکەمە ئەمە بوو. دوای تێپەڕبوونی 10 هەفتەی خولی پلەیەکی کوردستان یاری بابان 13 خاڵی کۆ کردوتەوە و لە پلەی شەشەمی ڕیزبەندیدایە، هەرچی یانەی برادۆستیشە با 7 خاڵەوە لە پلەی 16 ڕیزبەندیەکە دەبینرێت. هاستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.